خۆشەویستانم یەکێ لەو پرسیارانەی کە لە پاش کشانەوەی هێزە لەشکریەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە عێراقدا هاتوۆتە ئاراوە ئەوەیە ئایا لەشکری عێراق دەتوانێت وڵاتەکە بپارێزێ؟ ئایا هێزە ئاسایشیەکانی ناوخۆ دەتوانن بەبێ هاوکاری و کۆمەکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئاسایش لە عێراقدا سەقامگیرکەن بۆ بڕێک تیشک خستنە سەر ئەو باسە گفتوگۆیەکی تایبەتتان لەگەڵ سوپاسسالاری لەشکری عێراق بەڕێز ژەنەراڵ بابەکر زێباری پێشکەش دەکەین. کاک بابەکر زۆر سپاست دەکەم بۆ ئەو دەرفەتەی کە پێشکەشتان دەکەم. زۆر مەمنون بۆ هاتنتان. سپاست دەکەین. ژەنەراڵ بابەکر لەشکری عێراق توانای پاراستنی عێراقی هەیە؟ لەشکری عێراق ئەوە تقریبان 3 ساڵە خۆی بە هەموو عملیات هەڵدەستی. لەشکری ئەمریکا لە بیدایەتەوە جێش عێراق نەبوو، شرطە عێراق زۆر لاواز بوو، بەس لە بیدایەتەوە ئەوان لە پێش جێش عێراق و شرطە عێراقی ئیشیان دەکرد، جێش عێراق و شرطە لە پشتەوە، پاشان پێکەوە مل بە مل عملیاتیان دەکرد، پاشان جێش عێراق کەوتە پێش ئەوان لە پشتەوە، پاشان بەجیانێش تقریبا، بس ما بوونەوە لە مقرڕاتی خۆیان وەکو احتیاطێکێک پێویستیان پێ هەبووە لە بەعضە احتیاجاتی مەسەل جێک پێویستی بە لێدانێکی دیقەت هەبووە، مەسئولێکی گەورە مەسەل لە شوێنێک بۆ ئەو وەختانە بەعضە جا قووەت خاصی ئەوانە نییە، بەس عملیاً جێش عێراق ئەوە تقریبا 3 ساڵە بە عملیات هەڵدەستی بە تەنیا تقریبا. لێرەوە دەتوانم بەجێران بڵێم ئێرهاب زۆر خەتەرێکی گەورە بوو لە بیدایەت لە ساڵی 2006 و 2007 و 2008 ئەمریکاش لەوێ بوو، تحالف هەموو لەوێ بوو، بەس نەتیجەی زەرباتی زۆر زەبەلەحی جێشی تحالف و لەگەل ئەمریکا لەگەل قوات عێراقی تقریبا زۆر کەس بوون، لاواز بوون، بەڵام لەگەل ئەمەشدا تەحەدی هەرماوە. لەشکری عێراقی ئەتوانێت بەرەو تەحەدیان لەشکری عێراق من پێ دەڵێم ئیستا هیچ خەتەری نەماوە لەسەر عێراق لەسەر ئەو بابەتە. تیمەکانی ئێرهاب زۆر لاواز و زەعیف بوونە، بەڵام قدرەتی بەعزە مناوەرات هەرماوە، چونکە 2 نەفەر 3 نەفەر بەدزیوە پێشان تەحەدی ئێمەیان دەکرد، مەناطقیان بەدەستەوە بوو، 3 ڕوبعی بەغدادیان بەدەستەوە بوو، بەس بستا عادێک لە دەستیان دانیە بە عەلەنی بە ئاشکرایی هەموو شاردیوەینە لە زۆر شوێن دنیاش ئەو شتانە هەر هەیە، بەڵام لە عێراق پاش ئەو شەرە زەلەی لەگەڵ ئێرهاب کراوە بە تەسەووری من احتیمال 2-3 ساڵی تریش ئەو بەعزە تەبجیرات و ئەوانە ڕووی بدە، بەڵام هەر بەرەو کەزیە و بەرەو لەوازی بدەچی. ئەمە لەسەر ئاستی ناوخۆی عێراق. ئەی لەسەر ئاستی پاراستنی سنوورەکان لەشکری عێراق بەگشتی تا ئیستا لەشکری عێراق ئیشی ئێرهابی کردیە، یعنی وەختی جێش دروست بوو بۆ پاش لەدانی سەدام لەسەر ئەو بنەمایە دروست بوو لەگەل شرطە لەگەل وەزارەتی داخلیە ئەمن بپارێزی لە وڵات بووە، حتى تسليح لبدايته وتسليح بابته بو حتى الجيش الامريكي زور شتي خوي غورا لقال وزعي تازه العراق ولا بيشتر وانا بو بس لم اخيرا اما تواني من هنگاوي زور باش باويجين دباباتي چاگمان کری و خریکین هشتاش دکرین طیاراتی چاگمان کری و لامریکا خریکین هشتاش بکرین خریک است دفاع جوینه صواريخي چاگ دابنين افنجره کبرای راداری باش بحریه هنگاوی باشی هاویشتیه بریه هنگاوی باشی هاویشتیه و خریکینش طبیعی جیشه که لصفر دست بکه و با آسانیه پاره که زور پی لازمه وقتش پی لازمه تا بتانه دامزینیه. يعني هو كجنابت بمني دلي باس لويك لشكري عراقي كمكوري لك البلا هي نقل كادري لشكري ده بو كادري لشكري اما السقف الزمني كادري لشكري تقريبا توابه او عادته كبيسته او عادته لبردسته وموجود شيء تدي بشي ديوا وكادري عراقي دتانا مسكينه كده بدم زور زيلكن زو بس او سلاحي تازه تكنولوژی تازه زو فيدا مش همو گنجن همو فيلا تكنولوژی تازه بونه دباباتي ابراز منزور دتسام که نتانن
بکار بین بلام به شهادی جیش امریکی گوتیان امانه چاکترین طلبه بونه ایمت هدیمان بکردینه بویا زیرکن با ایشان زیرکن فقط اسلحه من پیلازم. جنابی سپاس هالار یەکی لەو گلەیانی کە لە لەشکری عێراق دەکرێت دەڵێن هەتا ئێستا نەبینراوە لەسەر ئاستی نیشتیمانی لە عێراقدا کار بکات وایە؟ نه ئەبەدەن شێوانیە لەشکری عێراق لەشکرێکی نیشتیمانیە تێک هەڵاوە هەموو عێراق لێک درەوە وەکو جیوشی عالم مرۆڤ بکە لە حادیسەی سامرا وەختی ئەو حادیسەی دڵتەزین ڕوودا جوندی شیعی لشیعی دا تا نزدیکی جامعه‌کانی سنه نبود. سنه لسنه دا تا شونه کانی دام دستگاه حکم ندن. ای هاوسنگی لناو لشکری عراق دا. چی؟ هاوسنگی لناو لشکری عراق دا بون منا پیکاتی کردی پیکاتی بلین شیعه پیکاتی. خلیکن تا ممکن بید او توازن را بگیری. تا ممکنه چون که جیش تا حتی او توازن را نگیری چون که نتیجه ابی اوی زیرک او پیش بکوی اوی دتانی زیادتر خدمت بکه او از بقیه طور بگی بس لگد امجدا اگر دو وکو ایک بن او جانبی توازن مراعات دکی. برای جناب دانانی یاخود دیاری نکردنی وزیری برگری هتا استل حکومت عراقی دا اما کاردانوی چی نگاتیوی ده بس بتصوری من اما معتاد نبوینه مثلا رئیس وزراء قائد أنقاذ مسلح أخوي وزير دفاع بو شيء وزير ذكر وزير وكالة دانوا دكتور سعد الدليمي وكيش جيش مؤسسية أو مؤسسة هر إيش يخوض زاني أو بعض كتب رسمية صلاحيات أو صارت شو رئيس وزراء إمجاي ذكرت هالأوان شعر قلقي أو شنبول كوزير نبي هذه أسباني لقال هذه دریایی عراق ده بله دكتور متمانع عم بيبكريا طبعا مراحل دوي زول مراحل شويه بيش مراحل تيش ماوه تبليس بيرفكت صد توني همو ولد بباريزي يعني اما بيشتيش قلت مانا اما مراحل مانا بارا مان دوي ميزانيه مان دوي وقت مان دوي لمصانع شد بكرين بس طياره افشار زمان كريوه تانياتي 2013 يلا بدأ اسمه بك مثلا افشا هي بس ما ان شاء الله ايش خودك او لدست بكار دين وايش بيدك ان شاء الله. لە چەند ساڵی ڕابردوودا هەندێک جەرم و کێشە دروست بوو بە تایبەتی لە ناوچە جێناکەکاندا کاتێک کە حکوومەتی عراق لەشکری عراقی جوڵان بەرەو ئەو ناوچانە و بە تایبەتی لەگەڵ کوردەکانیشە ئەمە چ جۆرە گرفتێک بوو بۆ ئێوە لە ناو وەزارەتی بەرگریە؟ ڕووی نەداوە شتێکی ڕووی نەدایوە ئەوانەی جەلەولاش؟ نه جەلەولاش سوفهمەی بوو بە تەسەووری من چوومەوێ بە سەعاتێکی مشکلێکی حەل بوو ڕەمەزان بوو چوومەوێ سەرم لێدان دیگه نگشنی با کینا نه دیگه بودن بررشه آگاه ایکتر نبود وقتی لا ایکتر دانشتون گفتگوان که مشکل هیچ نبود نه اونیتی خراب نه اونیتی خراب ایسا تنسیخیه افواجی تکهلا درست کرده ولی مناطقی نزاع لسر کشه لسر افواجنا پیشمرگنا جیش شرطه پیکه و مناطق دا پاریزن و انشالله هیچ مشکلی نداره. نزیکەی 2 مانگ بۆ 3 مانگ لەمەوبەر جەنابەت سەردانی کۆماری ئیسلامی ئێرانت کرد ئەکرێت زانیاری زیاترمان لەسەر ئەو سەردانە بدەیتێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە باری لەشکری عراق ئێمە وڵاتێکی ناومەنەوەی لەگەڵ هیچ کەسێک بالأخص دراوسێ مشکلەمان هەبێت چونکە ئێمە وڵاتێکی دیموکراتین ئەو جێشێکە چاکمان کردە و سیلاحی کە دەکردنیش هەمووی دیفاعی بەرگریە بوی اما لگل کویت، لگل اردن، لگل سعودیه، لگل ایران، لگل ترکیه، لگل سوریه، لگل همو محاوله که وضع همین بی آرام بی. ایران دولتی که زله در منطقه وزنی خو گرانی خوی هیا 1300 كسور كيلومتر حدود لجل إما مشاري که حدود خو جنوب الدزاني همو شاخه وهمو ريبارة وهمو قليه كور وهمو جنجلو صحرايا وأهوار ها يعني أما مناطقنا بيوستة بيكي وتنسيق بيكي تهريب نبي مواد مخدر درباس نبي أسلحة درباس نبي قاچاق درباس نبي زور شتها بيكي وتعاون بيكي بو أمني خليج ديسان بحري العراق لقيت الكويت زور إسا هماهنجة أبي لقيت أولش هماهنج بي
لەگەل ئەو قوتانەی دووەلیش لە منطقە ئەوەی ئەبی هەمووی بی شکە ئێمە ناومانەوی مشکلات ڕوویدا ئێمە دەوانێت مشکلە حل ببی. ئێران چەند ئامادەیە بۆ زۆر ئامادەگی نیشادا، یعنی باوەڕ بکە زۆر هەموو شت نیشادا، هیچ خەت سوورێک نەبوو بەنسبەت تەعاون لەگەل ئێمە. جەنابی سوپاسالار لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ کاربەدەستانی ئەمریکادا هیچ بەرنامەیەکی کۆبوونەوە هەبووە یان هەیە لێرە؟ بەڵێ ئەوڕوو لەگەل جێنابی ڕئیس ئەرکان جێشی ئەمریکا کۆبوومەوە لەگەل قایدی منطقەی وسطا کە قیادەی ئیشراف دەکەێتە سەر منطقەی شەرق ئەوسەد هەمووی لە ئەفغانستانەوە تا دەگەتە سومال، لە عێراقەوە تا دەچتە یەمەن، تا دەچتە ئەو منطقە هەموو لەدەستی ئەوڕوو دوو ئیجتیماع لەگەلیان کردن. سبەینش لەگەل قاید قوتی بەری ئیجتیماعم هەیە ئەمریکی، لەگەل نایبی ئیجتیماعم هەیە ڕۆژی تر پاش، لەگەل جەنەرال پتروس ئیجتیماعم هەیە ڕۆژی دووشەمبەی داهاتوو مەسئولی CIA لەگەل ئەو مەسئولانە وابزانم نایب مساعدی وزیر خارجی شؤون العراق ئەویش ئیجتیماعکم لەگەل هەیەتی ئەویش لە هەفتەی داهاتوو جگەل ئەو مؤتەمەرەی کە لێرە بۆ حاضر بووینە. بەێ وەکو سوپاسالاری عێراق چ داوایەکە لە ئەمریکا هەیە بۆ تۆکمەکردنی لەشکری عێراق؟ ئێمە ئیتیفاقی استراتیژیمان هەیە لەگەل ئەمریکا، ئێمە لوجانمان هەن، ئێمە تەنسیقمان هەیە، لوجنێک لە ئەمریکا هەیە مدیریەکە پێدەرێ مدیریە تەنسیق و تەعاونی ئەمنی، مدیریەی هەماهەنگی و هاروکاری و بۆ ئاسایش، ئەوە فەریقێک قیادە دەکات لە سەفارەتی ئەمریکا لەوێ، ئەو شتێکی متعلقە بە بەحریەوە بە بەریەوە ئێمە تەڵەبەمان هەن لێرە. چەند ڕۆژێکی تر تەڵەبەی تەخرج دەبی بۆ مەراحلی نهایی F-16 ئیتر بە دوودا مەجموعە تەخرج دەکەن لە بەحریە تەدریبیان هەیە، لە بەری تەدریبیان هەیە، دەوڵاتمان هەن لەوێ ئەوان زۆر سیلاح حوشمان کردیوە بە پێ عقودی ئەو سیلاحانە ئەپرامسە دەباباتی ئەپرامسە رادارات طیارەی شازدەیە هلیکۆپتەرێن ئەوەن دێن تەدریب دەکەن لەوێ بە عناصری ئێمە لەوێ، یعنی ئیشەکە زۆرە ینی کم نییە، هاوکاری ئیجار بەرفرەوانە. ئەو سەودای کڕینی چەکار نیگەرانەیەکی زۆری لەلای هەندێک پێکاتی عێراقی بەتابەتی لەلایەن کوردەکانەوە دروست کردووە. ئەو نیگەرانیانە من ئەبەدە من بەرعکس من دەرێم چەند سیلاح لە ئەمریکا بکردێت لە ئەوروپا بکردێت، ئەو سیلاح مەزمونە بە دژی وڵاتی بەکارناوی وەکو پێشانیە لە دووەلی ئیشتراکی وەکو سیلاح ببێت چی لێ بکە وەلی بکە دەوڵەتی اتحادی سوەتی پێش ئیستا ئەمریکا ئەوروپا سیلاحی کە دەدا هەموو بە عقد دەدا کە ئەو سیلاح بوو بەرگریە بوو دژی وڵاتی خۆی بەکارنەینی بە دژی خەڵق بەکارنەینی. ئەمە زۆر شەکی باشن سیلاحێکی کم بەڵام قدرەتمەند بی تا زۆر خەڵکی مەش لەناو جێیش بێ ئیش نێمینی ئەو ئەیدی عامیلە پێ دەڵێن لە کیس نەچی بە سیلاح تعویز بکرێت. زمانی سەدام هەموو عێراق عسکەر بوو، 2 میلیۆن عسکەر هەبوو ئەگەر جێیشی قودس و فیدای سەدام و جێی شعبی و لەگەل جێش حساب بکەیت. ئیستا دەمانەوێت جێیشێکی قدر خۆمان هەبی بەس تەسلیحێکی باش بی مدرن بی تا بتانی حدودی خۆی بپارێزی. ئەگەر یەکی لە بڕیارەکانی پۆل برێمەر هەڵوەشانەوەی لەشکری عێراق بوو، ئەمایان دەکەمە دوا پرسیارە. عێراق چەندی تری پێویستە بۆ بنیادنانی ئەو لەشکری کە بتوانێت سنوورەکانی وڵاتەکە بپارێزێت؟ ئیستا باوەڕ بکە جێیشی ئەمریکی چەند گەورە چەند زێلە چەند قەدیمە، ئیستاش هەر ئەبی تەتەور پێ بکە، ئەبی تەسلیحی نو چەند پێدەچی سیلاح دەگۆڕی ئەچیزە دەگۆڕی ش دەگۆڕی، بەڵام ئێمە ئەگەر هەمووان با مەسەلەن گۆڕین ئاسان و دەبابێک مەدفعێکی دادنە سەری مەدفعێکی مدرن یان جیازێکی لاسلکی ساڵات دادنە سەری بەس ئەسڵدا نەماوە ئەبی هەموو شت بکردن بۆیە وەخت پێدەوی ئەو وەختە یاواش ئێمە ئیستا حدودمان تقریبا باشە، ینی حرس حدود ئیستا ئەویش زۆر تەتەوری کردیە، زۆر ئەچیزەی باشی هەیە و خەریک هێشتاش دەینن
جيشي لبشت 15 كيلومتر هو كردبي خطرش نية شو دولة هجومي مناكه أو زمان نما وك بلي دولة تداقي ذكاء شو كده الكويت بو باعي بلاد بهم كسك بتصوري من يعني أو تنسيق ما مثلا أو اتفاق استراتيجي دقيق أمريكا من هي يستش العراق لبندي لفصل نوها فصل حوته فصل حوته أو فصل يستش له فصل ده يعني استعداد هي أمريكا هر وقت كي مشكلة شيء ببيع حتى ببيع دواء كده الأمم المتحدة ده ثاني مثلا داخل أوروبا مثلا إما اتفاقات ما هنا پاشان هیچ کسی که است جرأت نکرد بشید خاکی کسی بگیری. بویا اما ابی نترسین. شپر زنبی. جنرال بابک جباری سپاس هلاری لشکری عراق سپاس دکم بو زول ممنون ایواش زول زحمت دکیشن همیشه اخباری مسئولین عراق لأولات الزلا زبالها همو دنیا به آگادار دکن زول ممنون تشکر دکم. سپاس دکی. تشکر تندکم.